قەیرانی توندی بانزین بۆتە بابەتێکی جیانی. حکوومەت هێرێمیش لە هەوڵی چارەسەری بەردەوامدایە. ئێستا وڵاتانی ژیان و شارە گەورەکان بەدەست قەیرانێکی توندی بێبانزینیەوە تووشی کێشە بوون. نەبوونی سوتەمەنی پێویست بۆتە کێشەیەکی جیانی کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ژیانی ڕۆژانی هاوڵاتیان و جوڵەی ئابووری دروست کردووە. لە زۆربەی وڵاتانی جیاندا لەوانە وڵاتانی ئەوروپا، ئەمریکا، تەنانەت رووسیای پڕ لە نەوت، لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا لەوانە چین، ژاپۆن، کۆریای باشوور، هێند، پاکستان، بێگومان ئەوانە هەمووی نەوتی زۆریان هەیە کەچی تووشی قەیرانی بێبانزینی بوونەتەوە. ئەم قەیرانە گەیشتۆتە ئەفریقای باشووریش. جا نۆرەی درێژی ئۆتۆمبیل لە بەردەم بانزیخانەکان بۆتە دیمەنێکی ڕۆژانە و ئاسایی. ئەوەی جێگەی سەرنجە لەم وڵاتانە سەر ڕای نۆرەگرتن نرخی بانزینیش بە شێوەیەکی بێپێشینە بەرز بۆتەوە. ئەمەش بەهۆی کەمبوونەوەی توانای پاڵاوگەکان و پەکەوتنی ڕێڕەوە بازرگانیە نێودەوڵەتیەکان کەوای کردووە دابینکردنی سوتەمەنی ڕوبەڕووی ئاستەنجی گەورە ببێتەوە. اینجا هەرێمی کوردستانیش بەشێکە لەم جیهانە، بۆیە بێگومان بەدەر نییە لەم شەپۆلی کێشەی کەمی ڕێژەی بانزینەی کە سەری هەڵداوە. بەڵام با هەواڵە خۆشەکەتان پێ بڵێم، لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە ماوەیەکی کەمدا. هەرێم پڕ دەبێت لە بانزین. جا نرخی بانزین لەسەر ئاستی گیان ڕۆژانە بەرز دەبێتەوە. با پێتان بڵێم جیاوازی نرخی بانزین لە هەرێمی کوردستان و وڵاتانی جیان چۆنە. بانزین لە هەرێمی کوردستان بە 750 دینارە. ئەگەر نۆرەژ نەگری ئەوەی بازرگانی وەربگری 850 دینارە. بە دۆلار حیسابی بکەین دەکاتە 65 سنت. ئەی لە ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دیکە نرخەکەی چۆنە؟ سەیری ئەم گرانیە بکەن. لە چین 1 لیتر بانزین بە 3 دۆلار و 80 سنتە. لە ئەوروپا 1 لیتر بانزین بە 2 دۆلار و 40 سنتە، لە هەندێک وڵات زیاتریشە. لە ئەمریکا بە 1 دۆلار و 15 سنتە. لە ئوردنی پڕ لە نەوت 1 لیتر بە 1 دۆلار و نیوە. لە ئیمارات نزیکی 1 دۆلارە. لەم تورکیای دراوسەی خۆشمان نزیکەی 2 دۆلارە. جابەرەزان بانزین بۆتە قەیرانێکی جیانی. بەڵام خۆشبەختانە حکوومەت هێرێم بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەموو هەوڵەکانیان قسۆتە گەڕ لە ماوەیەکی کەمدا دڵنیابن ئەم کێشەیە نامێنێت، بگرە بانزین هەرزانتریژە بێت. ئەوەی لەم قۆناغەیە لەسەر ئێمەیە هاوکار بین، هاوکاری بارودۆخەکە بین. پێویست ناکە هەر تۆزێک لە بانزینی سیارەکەمان کەم بووە بچینە بەردەم بانزیخانەکان و هۆسە دروست بکەین. هەر نەبێ با بۆسین تاوەکو تانکی بانزینەکە بێتە نیوە. بەشێک لە خاوەن بانزیخانەکان گلەییان هەیە، ئەڵێ کاکە ئەم فەوزایی کە دروست بووە بەم جۆرە نییە. ئەڵێ دەیان و سەدان سیارەیتیایە یەتە بەردەم عەدادی بانزینەکە بای 5,000 بای 10,000 ئەگرێ سیارەکەی. ئێڵە بەشێک لە هۆسەکە ئەوە دروستی کردووە. تکایە هاوکاری ئەو شۆفێرانە بکەن کە پێویستیان بەوەیە بانزینی 750 دیناری تێ بکەن کە بچنە سەرەوە پێویستیانە. تکایە هەموو لایەک سەلامەت بن.